پاش گرژی و ئاڵۆزی نێوان ئەمریکا و تورکیا و دابەزینی لیرەی تورکی بە شێوەیەکی بەرچاو ئەمڕۆ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاند تورکیاش هەموو کەرەستە ئەلکترۆنیەکانی ئەمریکا قەدەغە دەکات و خۆی کەرەستەی باشتر دروست دەکات و هەناردەشی دەکات. ئەمەش لە کاتێکدایە پارێزەری قشە ئەمریکایەکە لە تورکیا جارێکی تر داوای ئازادکردنەکەی بە فەرمی پێشکەش کردووە. لە هەفتەی ڕابردوو کێشە و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و تورکیا گەیشتە بەرزترین ئاست. گوتەبێژی کۆشکی سپی سارا ساندەرز ڕایگەیاند ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا جۆن بۆڵتن لەسەر داواکاری تورکیا چاوی باڵێزی تورکیا سەردار کلیچ کەوتووە. جۆن بۆڵتن گوتی ئەمریکا هیچی نییە بۆ تاوتوێکردن تا قەشە ئەندرۆ برانسن ئازاد نەکرێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند جارێک ئەمریکا ڕخنەی لە تورکیا گرتووە، بەڵام ئەم جارە گەیشتۆتە ئاستی سزادانی تورکیا. مایکل پریجند لێکۆڵەر لە نێوەندی هێتسن دەڵێت دەبێت ئەردۆغان خۆی یەکلابکاتەوە ئەندامی ناتۆیە یان نا. ئەوەی جیاوازە ئەم جارە ڕەفتارەکانی سەرۆک ئەردۆغانە. ئەو هاوپەیمانێکی ناتۆیە، تورکیا ئەندامی ناتۆیە، بەڵام ئەردۆغان وەک هاوپەیمانێکی ناتۆ ڕەفتار ناکات. سەرۆکیش نیگەرانی ئەمەی هەیە. سەرۆک سزای خستۆتە سەر کەسایەتیەکان لە تورکیا بەوەی زیندانیکردنی ئەمریکاییەکان بەبێ هیچ بەڵگەیەک ناوی سیخوڕیان لێدەنێن. سەرۆک ئەردۆغان هەڕەشەی دەستگیرکردنی سەربازەکانی ئەمریکا دەکات لە بنکەی ئاسمانی ئەنجەرلیک. ئەمانە ئەو شتانن کە هاوپەیمانێکی ناتۆ نایان کات. قەیرانی ئابووری تورکیا تا دێت زیاتر دەبێت و نیگەرانی ئەوەش هەیە بێ سەروبەری ئابووری لە شوێنەکانی تریش بڵاو ببنەوە. ڕۆژی سێشەمە لیرەی تورکی گەیشتە نزمترین ئاست بەرامبەر بە دۆلار. لە سەرەتای ئەم ساڵەوە لە 145 دابەزیوە. سەرۆکی تورکیاش ئەمریکا بەمە تاوانبار دەکات. ئێمە لە ناتۆ پێکەوەین و پاشان دەتەوێت لە پشتەوە زیان لە هاوبەشێکی استراتیژیت بدەیت. ئایا ئەمە مای قبولکردنە؟ لە پاش ئاڵۆزبوونی پەیوەندەکان لەگەڵ تورکیا لەسەر قەشە ئەمریکایەکە و شەڕی سووریاش سەرۆک دانەڵد ترامپ لە هەفتەی ڕابردوو باجی تورکیای بۆ سەر ئاسن، پۆڵا و ئەلەمنیۆم دووهێند کرد. دەبێت سزا بخەیتە سەرەوە ڕەفتارانە. پێویستە سزای حکوومەتی تورکیا و چەند کەرتێکی دیاریکراو بدەیت بۆ ئەوەی هەڵوێستی خۆت بنوێنی هەڵوێستی ئەمریکاش دیاری بکەیت. زۆر کەس دەڵێن کە سزای ئابووری زیان بەگەل دەگەیەنێ. خۆ سزای ئابووری زیانی بە خەڵکی عێراقیش گەیان، بەڵام سەدام حوسێنی دیکتاتۆر زیانی لە خەڵکەکە دەدا. جا ئەردۆغانیش زیاتر بەرەو ئەو ئاڕاستەیە دەڕوا کە زیاتر وەک دیکتاتۆرێک دەردەکەوێن نەک سەرۆک. بۆیە دەبێت سزای ئابووری بەکاربێنی. چەند بژارەیەک هەن، سزای ئابووری یان بژارەی لەشکری. جا لەگەڵ تورکیا بژارەی لەشکریمان لەبەردەستدا نییە، تەنها سزایە، تەنها فشاری ئابووری و دیبلۆماسی لەبەردەستماندایە. تورکیا هەمیشە نیگەرانی خۆی نەشاردوتەوە لەسەر ئەو پشتیوانی ئەمریکا لە کوردەکانی سووریای دەکات. ئەمریکا ڕێگە نادا یەپەگە بکەوێتە نێوان کێشەکانی ئەمریکا و تورکیاوە. ئێمە ئەو هەڵوێستانەمان هەڵسەنگاندووە. ئێمە ئەو پەیامەمان داوە بە یەپەگە کە پێویستە لەگەڵ دیمەشق وتوێژ بکەن. دیمەشق و رووسیا و ئێرانیش نایانەوێت تورکیا لە سووریا بمێنێتەوە، بەڵام ڕەنگە تورکیا بمێنێتەوە بەس لەبەر ئەوەیە ئێمە ڕەنگە باکوور بەجێبهێڵین و جارێکی تر دەستبەرداری هاوپەیمانێکی تری کورد بین، هەروەک چۆن لەگەڵ پارتی و یەکێتی کردمان. ئێستا وا خەریکە لەگەڵ یەپەگە دەیکەین. جا پێم وابێ ڕێبازی دەرەوەیی ئەمریکا زیاتر کار دەکاتە سەر پەیوەندیەکانمان لەگەڵ یەپەگە وەک لە تورکیا. هەر ئەمڕۆ سێشەمە سەرۆکی تورکیا ڕایگەیاند تورکیا بایکۆتی هەموو کەرەستێکی ئەلکترۆنی لە ئەمریکاوە دەکات وەکو کاردانەوە بەرامبەر بە بڕیارەکەی ئەمریکا.